بابان ئیبراهیم یەکێک لەو شەڕبانە بریندارانەیە کە خەڵکی باشووری کوردستانە ئەو ماوەی حوتمانگ بوو لە ڕێزی یەکینەکانی پاراستنی گەل ناسراو بە یەپەگا شەڕی لە دژی چەکدارانی داعشدا کردووە و ماوەی 3 مانگە بریندار بوو و بەشێک لە ئەندامانی جەستەی لەدەست داوە. زۆر بە سەختی بریندار بووم، ینی هیچ شوێنێکم نەمابوو کە ساغ بێت. هەتا من ڕیخۆڵەمە قاچمە برینی گەورەیە لە ژێڕانم دەستمە بەو شتانەیە زیاتر لە ناو هەرێمی کوردستان چارەسەر ناکرێت، پێویستی بە دەرەوەی هەرێمی کوردستانە. جارە ئەو دەرفەتە نەبوو کە تا ئێستا من پڕۆمە دەرەوە کە چارەسەری قاچم بکەم. من داواکارم لە لایەنە پەیوەندیدارەکان یان لە وەزارەتی پێشمەرگە ئەگەر بتوانن دەرفەتێک بگونجێنن کە بتوانن لە دەرەوەی وڵات چارەسەرم بۆ بکرێت. بابان لە ڕۆژئاوا و باشووری کوردستان بە چەکی دۆشکە شەڕی لەگەڵ چەکدارانی داعشدا کردووە و لە شەنگال بە گولەی هاوان بریندار بووە کە سوکارەکەی دەڵێن زیاتر لە مانگێک کە چاوەڕوانی ئەوەین وەزارەتی پێشمەرگە بۆ چارەسەری پێویست ڕەوانەی دەرەوەی کوردستانی بکات. برینەکانی بەشێکیان ساڕێژ بوون بەڵام چارەسەر ناکرێت هەموو برینەکانی. راپۆرتێکمان بەرز بۆیان داینێک کە بچێتە دەرەوەی هەرێم. ئێمەش لە 22/2 معاملەتێکمان بەرز کردێتەوە. دکتۆر لیوان ئەزمەندین لە وەزارەتی پێشمەرگە موافقەتی بۆ کردوین بەڵام لە تەبابە چاوەڕێین کە ئیشێکمان بۆ بکەن بۆمان بەڕێکەن. بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە دەڵێن بەبێ جیاوازیکردن لە نێوان پێشمەرگە و شەڕبانان هاوکاری مادی بریندارەکانی شەڕی دژ بە چەکدارانی داعش دەکەین و ئەوانەشی پێویستیان بە دەرەوەی کوردستان بێت بۆ چارەسەرکردن ڕەوانەیان دەکەین. ئەمەرمان هەیە زۆر لەو هەواڵانە هاوکاریمان کردن و هیچ جیاوازێکی نەبووەوە. هەرێکێکیش لەوانە کە خەڵکی هەرێمی باشووری کوردستان بێت واگە هەیە خەڵکی هەرێمیش نەبووە هاوکاری مادیەکەمان کردووە بە نسبەت بریندارەکانیشەوە. ئەگەر ئەوان پێویستیان بە چارەسەر بێت لە دەرەوەی وڵات لیژنەکە بە هەمان شێوە دەکرێبیان بینێت و بەڕێوەبەراتی یاخو وەزارەتی پێشمەرگە کاری پێویستیان بۆ ئەنجام بدات. 4 شەڕبانی خەڵکی سنووری ئیدارەی راپەڕین لە ڕیزی یەکینەکانی پاراستنی گەل لە شەڕی دژ بە چەکدارانی داعش لە ڕۆژئاوا و باشووری کوردستان شەهید بوونە. لە شەڕی دژ بە چەکدارانی داعش 500 پێشمەرگە و شەڕبان کە خەڵکی دەڤەری راپەڕێنن بریندار بوونە. زۆربەی ئەو بریندارانە گەڕاونە تۆبەرەکانی جەنگ و ئێستا دژ بە چەکدارانی داعش شەڕ دەکەن. بەڵام 50 بریندار هاوشێوەی بابان لەسەر جێگا کەوتون و پێویستیان بەوەیە لە دەرەوەی وڵات چارەسەریان بۆ بکرێت. فەرمان چۆمانی ڕووداو.